دانیشتوان و جوتیارانی گوندی تۆپزاوا لە کەرکووک دژی ماستەر پلانی نوێی شارەکە و گۆڕینی ڕەگەزی زەویە کشت و کاڵەکانیان بۆ نیشتەجێکردن کردبوونەوە. بەو پێیان بڕیارە بە هەوڵێکی نوێ بۆ دەربەدەرکردنیان و داگیرکردنی زەویەکانیان دادەنین. ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی خاوەنددارەتی زەویەکان لە جوتیارە ڕەسەنەکان وەربگیرێتەوە و بۆ پرۆژەی دیکەی نیشتەجێکردن بەکاربهێنرێت. پلانی خەڵکی سەربەرزی کوردستان دەستگاکانی ڕاگەیاندن و ڕایگشتی ئەمڕۆ لەسەر خەڵکی تۆپزاوا نیشت یادگاری ئازاربەخشی ئەنفالکراومان کۆبووینەتەوە تاکو پەیامی ڕەتکردنەوەی بڕیاری ئیدارەی کەرکووک بۆ داگیرکردنی زەویەکانمان بە پاساوی ماستەرپیلانی شار ڕابگەیەنین. وەکو ئاشکرایە لە ساڵی 1975 ڕژێمی بەعس دوور لە هەموو بنەمایەکی یاسایی و خاوەنداریەتی بە بڕیارێکی بەعسیانە تەواوی زەویە کوشتارەکان و هاوڵاتیانی کورد و تورکمان سندەوە و کردێ مولکی ئیدارەی محەلی و وزارەتی بەرگری. نزیکەی 825 دۆنم لە زەویەکانی گوندی تۆپزاوا کەوتونەتە نێو چوارچەوەی ماستەر پلانە نوێەکەی کەرکووکەوە. جوتیارانی ناوچەکە بە توندی ئەم هەنگاوە ڕەت دەکەنەوە و وەکو تەعریبێکی نوێ و هەوڵێکی دیکە بۆ گۆڕینی دیموگرافیای ناوچەکە وەسفی دەکەن. ئەوان جەختیان لەوە کردەوە کە بە هیچ نرخێک ئامادەنی نەم خاک و زەویانە جێبێڵن و کە مێژوویەکی درێژە کاری تێدا دەکەن و پاراستویانە. والله عقلێکی شۆڤێنی بەڕاستی بە ئەن قست ئەواتنی جێبەجێ نەکەن. بەڕاستی تۆ تەوسیاتی لە 2025ەوە ئەوە بۆ 2 ساڵە چێت لە کەرکووکەوە نەگا بۆ هێن بۆ لە بەغاوە نەگا بۆ ئەو دایرەکانی وە پێویستن بە وهینەوە. والله بەڕاستی عقلێکی شۆڤێنیە حکوومەتێکی بڕیارەکانی حزبی بەعز جێبەجێکە. بەڕاستی ئەم حکوومەتی متمان دیموکراتیە بەس والله ئەم بڕیارانێکەوە جێبەجەیەکە ئیستا لە حکوومەتی بەعز خراپترە بۆ ئێمە هیمان وا بوو ئەمانە بمان کێشەکان چارەسەرکە بەڵام حکوومەتی عێراقی بەڕاستی هەمان بڕیارەکانی حکوومەتی بەعس لەسەر ئێمە تەطبیقەکە. لجنەیە تەشکیل کراوە ناو محافەزە بۆ دابەشکردنی ئەم زەوی زارە کۆبوونەوەکەمان لێرە ئێمە بە هیچ شێوەیە قبوڵ ئەم تەسەڕوفە ناکەین. ئەبێت چاوەڕێکێنە تا تعلیماتی یاساکە دەرچێکەینە تعلیماتەکە دەرچوو ئەو جازاین زەوی زارەکە هی ئێمە یا هی ئەوانە کەینە هی ئەوان دەرچوو با بخۆیان تەسەڕوفی بێ بکەن. ئەگەر بڕیارەکان بەردەوام نا ئێمە مستەمر ئێمە بەردەوامە بین ئێمە لە نەڕازیمان نهاییە نانین بێنە سەر زەویەکانمان بە هیچ شێوەیە. کێشەی جوتیارانی گوندی تۆپزاوا لە کاتێکدایە لە ساڵی 2025 لە پەرلەمانی عێراق بە زۆرینەی دەنگ مادەی 3 پەسەند کرد. بەمەش بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی بەعس هەڵوەشێنرایەوە و کە پەیوەستە بە کێشەی زەویزار. بەڵام هێشتا کێشەی جوتیارانی کورد چارەسەر نەبووە. هەرێمنامێق کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.